شیفان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سپاس کاک محەممەد دەستان. دۆخی ناوچەکە چۆنە؟ ڕێگریەکان چین بۆ ئاساییکردنەوەی دۆخە؟ پێشێ لێ بیرەوەریە وێ ڕۆژە ڕەش سەری ڕێز و نەوازشی بۆوان قوربانی و جانگۆریت بێگونەهێت بەری 10 ساڵە سەردەستی تیرۆریستە هاتینە بوونە قوربانی و سلااوی حالی ڕەزی لێ خەلکی مەدکەمپادا سلااوان خەلکێمە یەوە 10 ساڵە بێسەر و شوێنن ڕاستی معنى الكلمة أو بسري ازدياهاتي جينوسايد بو لإيرو روش أو مد إيشينا أو سري 10 سالة أو جينوسايدة بردوام خلقي إزدي بيوستي بدات پروریه بو بيوستي زفراندن بو جياني بو درمان كرنا بريني وان بو مخابن نزفرنا خلقي ما بو چندت زفرت حكومة عراقي دوان 10 سالة دا خوال كيسا ازديانا كريا خوي هیچ هەنگاوەکە کردەوەی نەکردیاوی خەڵکی بزرنە سەر جیوارێوان ئەو معوقاتت پێشیا زەڤڕینە خەڵکی مادە دیارن بارودۆخێ ئەمنیە شنگالێ نەی هاریکارە چەند گروپە و باشە من لەسەرەوە پرسیارەکەم بوونی گروپ و میلیشیا چەکدارەکان لە شنگال تا چەند هۆکارە بۆ ئاسایی نەبوونەوەی دۆخی شنگال؟ هۆکارێ سەرەکیەک و ئەف جینۆسایدە 10 ساڵ العمرێ زێدە بوون ئاسێبوونا وان ئەجنداوی گروپێ شنگالێدا ئاسێمایی چەند گروپێت بیانیت مەسەلەحن سەرب ئەجنداتێت نێودەوڵەتیڤەنە هەرێمایەتیڤەنە شنگالێدا ئاسێبوونا پەکەکەیە حەشدا شعبیە هاریکاری و پشتەوانیا عراقی دوێ دەرێدا ئاسێبوونا هەر ئەوە هۆکارە خەلکێمانەی حازرە بزەڤڕە شنگالگە وێران و نەبوونا ئیدارەکە شەرعی خەلکێمە زفرینگە کەرامەتت وێ بزەڤڕە و جینۆساید سەری دوبارە نەبن نەوە گرانتی چییە خەلکێما بزەڤڕە سبێ جینۆسایدە دبسەریوینەی باشە حکوومەتی عێراق چی کردووە بۆ ئاسایی بوونەوەی دۆخی شنگال؟ کورتی هیچ تشتێک نەکردە کو ئێزدی هەست بکن عێراقینە یعنی پرسیارە کە عێراقی چی کردە یعنی درێژیا دەوڵەتە عێراقیدا ئێزدیا خێر و خەشیت عێراقیدا نەدیتە ئەم گەلک دوور نەچن پشتی ئازادکردنا عێراقی دەستی ڕژێما دکتاتۆری دەستورێک هاتە پەژراندن ساڵا 2005 دوی دەستوری دە ئیسرارە سەرۆک بارزانی ئێزدی بوونە دینگی فەرمیل عێراقی ئەو دەردۆرێ ئێزدیا ئەو دینە ناس کرد ئەو باوەریە ناس کرد قەتل و عام کرد و گوتە تو کافری پشتی ئینگەژی چارەنویسێ دەڤێرن ئێزدیا بەندا 140 هەڵاویست حکومەت دوو حکومەتی عێراقی ئەو بەندا و خاڵە دەستوری نهاتە جێبەجێکردن حتا گەیشتە ساڵە 2014 فراغا ئەمنی لێ ناوچەیە چێ بوو و ئەوی درندێ وی سەردەمی الکۆک و کەونا ئێزدیادا و جینۆساید کرد وەس پرسیارێتکەم یعنی پشتی 2014 سێ حکومەتی عێراقی هاتنە داعش هاتیەش ناوبرن ئەوە دو حکومەتیا بەڕێز کازمی ئەوە بەڕێز سوودانیش ئەشبلی هەندێک شیعارات و ڕۆندەکێت تیمساحە سەرڤەسەرڤە یعنی ئەمە ڕێککەوتنا شنگالێ جێبەجێکردنەوە گەلگش دەردوبرینی ئێزدیایەوە چارەسەرکردن هیچ تشتێکی ناکە. باشە کاک میرچیفرانەوەی کە زۆر جێگەی پرسیار ئەوەیە کە ینی ئەمە بۆتە خاڵێکی خراپ بۆ حکوومەتی عێراقکە و ناوچانە ئاسایی ناکاتەوە بۆی کە ئاوارەکان بگەڕێنەوە و بارگەرانە لەسەر خۆشی دروست نەبێ بۆچی نایکات ینی لە بەرژەوەندی کێیە؟ ئەوە نیشاندەرەوەیە حکوومەتە عێراقیە لاوازە ئیرادەکە سیاسیە پێز نینە کۆنتترۆلاوی ناوچەیە بکە شنگال حکومە جغرافیەتا خۆوە بووە قوربانیا ئەجندای هەرێمایەتی شۆل لێ ناوچێ هەنا و نهۆژی ئالۆزیل ناوچەی ڕۆژهەڵاتە ناوەڕاست خویانە پێکدادانێت بینە وڵاتی ئیسرائیل گەل وان گروپاتێت سەرب ئیرانێڤە ئەو گروپێ سەرب ئیرانێڤە شنگالێدا ئاسێمانە عێراقی هیچ پەیوەندی و کۆنتترۆل گلوێ دەرێنینە 10 ساڵەکە کاریە ئیدارە شەرعی بزەڤڕینە کاریە بریارگە دوێ دەرێدا تەنفیز بکە ئەبەدەن. زۆر باش کاک میرچیفران حکوومەتی هەرێمی کوردستان چ ڕۆڵ و هەنگاوێکی ناوە بۆ چارەسەرکردنی دۆخی شنگال؟ ئەم برینێ 10 ساڵا و سەلمەتکن هیڤە ئێزدی بێهیڤیمانە نەتگەشت بینن بێ ئومێدمانە بەست گەل وێژی لایەنی ئەرێنی زیان بەحسێ بکەن بەری ساڵی 20 بەلکی جینۆسایدە دەوێت جوارتر هاتنە سەر ئێزدیا نەکەسیت بیز نەتبوونە بەڵگە نە دنیال هاوەڕامات هات ئەدوێ جینۆسایدێدا ئەو تشتێ باشی و هێلایەمش جینۆسایدە قورتال ببن هەبوونا کوردستانی بووە هەر دەستپێکا وێ ڕوودانا وێ جینۆسایدەی خەلکێما قەستا کوردستانی کرد هاوارە خۆگەهاندە کوردستانی ڕیسپی و ڕموزێت ئێزدیا هەر درۆژی عەولدا هاوار و گازیا خۆگەهاندنە سەرۆک بارزانی ڕەشای ئێزدیا سەردەستێ وەکیلێ میر و
و بابی شێخ و کەسایەتی ئێزدیا وەرگرت و سۆزدا ئێزدیا ڕۆحا خۆل سەر بدە و بێت تۆلێژ بان دژمنانە ڕەنەهێلا و فعلا سەربازگەهاخوا ڕۆژ ئاوای دیژ لە دانی و نەسەکەنی خلالی 100 ڕۆژادا سەرپەرشتیان ڕاستە خۆیان ڕزگارکردنا شنگالێ کرد ڕەبیع حتا شنگالێ بەلکی 600 قەهرەمانی دوی وڵاتی خونەخواکردنە گۆریدا تۆلای زیال عردەی نەهێلا و هەمان وەخدا ژڕووی ئینسانی بە خەلکێمە ئەوە سەرێ 10 ساڵایە وێ وڵاتی خۆنە چمنەت تێدەنینە برینێمە ئێکن خەلکی خۆ بووە خۆی حالگی پەریشان دەوێت وڵاتی خۆ ناوێت کەمپادەنە ژیانگە پەریشانە بەست سەرفەراز سەربلندن نەت حازرن بزەڤڕنا بندەسەڵاتکێ احترافی هەبوو ناوی ملەتی نەکە وش ئالیەکی دڤە خەلکی هەرێما کوردستانی بگشتی و خەلکی بادینان تایبەتی ئەو هەڵویستێ جوامێرانە پەلەما زێرن مێژوێ دەوەرە نویسین و ئەو تەجربات کوردستانی دە و پێکڤەژیانە هەیی وسە کرد تەجربەگە حاضر هەبوو بنسیبەرە سەرۆک بارزانانی وسە کرد خەلکی کوردستانی مزگەفت بام بگدمێژنە برای منە لێ خۆی دەرکەون وە 10 ساڵە ئەو باری گران سەر ملێوی خەلکی وەگەرم بەحسی حکومەتا هەرێمێ بکەن حکومەتا هەرێمێ و خەلکێمە خەلکی کوردستانی هەبوو تمامکردن حتا ئەو ڕۆژێ تەنگ و تاری دەرباسکردن یێ ئێخسیرێمە ڕزگارکردن حکومەتا هەرێما کوردستانی بووە یێ حیفای زیال عەردەی هەلانی پێشمەرگە و سەرۆک بارزانی بووە و وش ئالیە دڤەژینەوە بابەت و کەیسێ هەری گەرم سەر مێزێ جەنابێ سەرۆک وەزیران ڕێزدار مەسرور بارزانی کەیسای زیدیایە یانیش ئالیە جینۆسای ناساندنێڤە پشتەوانیکردنا گرتی و ڕەواندیاڤە ئالیە تەئهیلێ و نەفسیڤە هەمی ئالیەکیڤە خۆل دەرد و برینە ئێزدیا کردیە خۆی ئەو هیویە دنەما سەردەستێ کوردستانی ڕۆژگێ ئەو ئاخە ئەو قڕنەتی استراتیژیە کوردستانی ڕۆژگە بگەیژە بزەڤڕە باوەشا کوردستانی و اطمئنانێکش ئێزدیارە چێ بە جینۆسای سەرێوان دووبارە نەبێت. بەڕێز هەندێک ژیروان شێخ شامۆ کەسایەتی یەزیدی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.